کابرا خەریکە دڵیە تەقێ دڵ نزیکترین کەسی مردووە ئەزیزی مردووە دەبێت لە پێوان بوەستێ بەخێر بێ کاکە بەخێر بێ یاخۆ بەخێرن باشترین خواردن و چاکترین خواردن ئامادە و ساسکە بۆ ئەو خەڵکێ تخوا ئەوە لە کوێی شەرعدا جێگای دەبێتەوە لە کوێی شەرعدا جێگای دەبێتەوە شەرع پێت دەفەرمێ کەسێک کە کەسێکی لێ دەمرێ دەبێت تۆ بچی خواردن ئامادە و ساسکەی بۆ خاوەنی مردووەکە نەک خاوەن مردووەکە بێ خزمەتی من و تۆ بکە نەک خاوەن مردووەکە لەبەر من و تۆ بوەستەی خزمەتی من و تۆ بکە ئینجا خەڵکەکەش ئیوا هەیە ناچێتە تەعزیەکە کاتی نیوەڕۆدا دێ ڕێخۆی بە مزگەوتەکە و بە قاعەکەدا دەکە بۆ خواردنەکە ئیوا هەیە گلەی ئیژرەکە دەڵێسی وەڵا گۆشتیان زۆر لەسەر بریزەکەدانە نابوو وەڵاوە بۆ گۆشتی مریشک بوو گۆشتی حەیوان نەبوو باوە تو هاتیوە مەطعەم تو هاتیوە مەطعەم کابرا ئەو خەفەتە و ئەو ناخۆشیە ئەو دڵتونگیەی بەسەردا هاتوو و خزمەتی تۆش دەکە هێشتا ناڕازی هێشتا ناڕازی وەڵا ئیوا هەیە 17 ملیۆنی سەرف کردووە لە یەک تەعزیەکە باشە لە دوای ئەوەی کە تەعزیەکە تەواو بۆ ئەو قەرزانەی بۆ نەدراوەتەوە کە ئەو خواردنەی بۆ ئەو خەڵکەی ساز و ئامادە کردووە ئۆتۆمبیلەکەی خۆی و سیارەکەی خۆی فرۆشتووە بە تایبەت لە مەتیقە عەشائیرەکان هەر نابڕێتەوە تا دە ڕۆژ ئەم دێ و ئەو دێ ئەو دەڕوا یەکێکی تر دێ جا سەیریش دەکەی لە قاعەکە و لە مزگەوتەکە کە دوو ڕۆژەکە تەواو دەبێ تا دە ڕۆژ بەس خەڵک دێ تایبەت ئەوانەی کەوا بێ ئیشن هەر دادەنیشن خەریکی چاخواردنەوە قسەی گەورە گەورە و باشە غیبەتی ئەم و ئەو باسی ئەم و ئەوە حسێبی ئەوە ناکە کە خاوەنی تەعزیەکە ئیش و کار و کەسابەتی خۆی جێهێشتووە لە ئیش و کار و کەسابەت و لە هەموو شتێکی دەکا بێشەرعیەکانی ئێستای تەعزیە ئێجگار زۆرە برایان بە ئاگاداری خۆمان بیشتەکانمان بەپێی شەرع بێ لەسەر سونەت بێ لە تەعزیەکانە کەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگەوتە تەعزیەی داناوە کەی خۆی و هاوڵانی دوو ڕۆژ سێ ڕۆژ دانیشتوونە کەی قورئان خوێنێک دانیشتووە بە نۆرە نۆرە قورئان بخوێندرێتەوە کەی لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتیوە هەبووە بە تایبەت ئەوانەی ئاغان مەسئولن دیارن خۆیان ماین و نمایش دەکەن لە تەعزیەکانە دوای عەسران کە قەڕەباڵغە ئەو کاتانە دێن باشە منێک تۆیەک بابمان مردووە جگەرگۆشەکەمان مردووە خێزانمان مردووە نزیکترین کەسمان مردووە کابرای ئاغا و کابرای بەرپرس دێ لە تەعزیەکەمان دادەنیشێ دێتە پێشە دادەنیشێ یەکێکش کامیڕایەک دێنێتە دەر یا مۆبایلێک دێنێتە دەر تەسویر دەکە و ڕەسمی دەگرێ بابا تۆ هاتووی دڵم بدەیەوە یانە تۆ هاتوویە حەفلە یانە تۆ هاتوویە بگواستنەوە واللهی هەر یەکێک لە ئێمە بە ئەو جورئەتەیە بە خۆمان دەین کابرا هاتە تەعزیەکەمان باشە یەکێکش هەستا ڕسمی گرت و تەسویری کرد بۆی دوایی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کاتەوە ڕێک دەریکە دەرێ ڕێک پێی بڵە بڕۆ دەرێ دەی ئەمە نزیکترین کەسم مردووە تۆ دەتەوێت لەسەر حیسابی مردوەکەی من خۆت لە تۆڕە کۆمەڵایەتەکان نمایشکەی خۆ دیار و بەرچاوکەی جاری وا هەبوو هەر یەکێک لە من لە ئێوە چوینەتە تەعزیەک مەسئولێک و ئاغایەکمان کەوتۆتە تەنیشت ئاگامان لە خۆمان نەبووە دوای لە سۆشیال میدیا خۆمان دیوەتەوە مامۆستا خێرە لە تەنیشت ئەو مەسئولە دانیشتوو کاکە وەڵڵە هەر ئاگامان لێ نەبووە یعنی تەعزیەکان ئێستا بۆتە شوێنی خۆ عەرزکردن بۆتە شوێنی خۆ بادان باشە جا ئیوا هەیە بزانی ویانەکەوە کەسێکان ئەوە خەریکە دەمرێ سێ چوارێک بەیەکەوە ڕۆیشتوونە باشە جوانترین کورتە کوشەڵوار و قاتیان بەڕادان و بەدروین داوە بۆ بە ئەو قاتە ڕەشەمان لەبەردا بێ لە کاتی تەعزیەکە کابرەی داما و هێشتا نەمردووە باشە ئەو دەسێ چی دەکا دەسێ قاتێکی جوان بەدروین دەدا بۆ ئەوەی دیار بێ باشە جا تەسبیحێکش لەدەست دەگراوە خۆی بادەدا ئەو مردووەیە تاوەکو ساغ بوو تاوەکو نەمرد بوو پێویستی بە تۆ بوو بە پارەکەی خۆت یارمەتی بدەی حەب و عیلاجی بۆ بکڕی نەک لە دوای مردنیوی خۆت با بدەی نەک لە دوای مردنیوی خۆت نمایشکەی جا تەماشا دەکەی لە هێندێک لە ناو تەعزیەی ئافرەتانیشەوە وای لێ هاتووە ئێستا ساڵۆنی ئافرەتان دانراوە بۆچی بۆ تەعزیەکان لە هێندێک لە شارە گەورەکانی وەک دهۆک و هەولێر و سلەیمانی پێی دەڵێن تەنکە مکیاجی کاڵ باشە کە کەسێک دەمرێ ئەو ئافرەتێ دەیە بچێتە تەعزیەکە دەچێتە ئەم ساڵۆنەیە باشە قژی بە شێوازێک لێ دەکات دەڵێ مکیاجێکی کاڵم بۆ بکە با مکیاجی تەعزیە وەکو مکیاجی بگواستنەوەکان مکیاجێکی ئەسوور نەبێ کابرای داما و مردووە پێویستی بە دوعای خەیرە پێویستی بە ئەوەی ئەگەر حەق و مافی خەڵکی لەسەر بوو بێ بۆی بدرێتەوە بەڵام ئێستا وای لێ هاتووە لە دوای مردنی ئێمە خەڵکێک دەبێ ئەوە خۆی با بدا ئافرەتە نزیکەکانمان نەک ئێمەی بەبیر نامێنێ دەستنە ساڵۆنەکان